شەوتان باش. پێش هەموو شتێ زۆر زۆر سپاس بۆ ناوەندی ڕۆشنبیری هزر، زۆر سپاس بۆ ماریاخان بۆ ڕێخستنی ئەم سمینارە و سپاسی ئەو ئەزیزانەکەم کە هەر لە سەرەتای سمینارەکەەوە لەگەڵمان ئامادەن و کاتی خۆیان بەخشیوە بە گوێگرتن لە ئەو سەرنجانەی کە بڕیارە من ئەم شەو پێشکەشیانکەم. دیارە هەر لە ناونیشانی بابەتەکەەوە دیارە کە ئێمە قسە لەسەر دوو بابەتەکەین یاخود پەیوەندی دوو شتەکەین. یەکیان باس لە ڕۆڵی میدیا و میدیا بەگشتی و هەروەها لەو پرسە هەنووکەیانەی کە ئێستا لە ئارا هەیە کە پرسی توندوتیژیە بەگشتی و بە تایبەتتریش لە ناو پرسی توندوتیژیە توندوتیژی دش بە خانمان. لە ڕاستیە کە مەبەستم ئەو دەستەواژەی خانمانم بەکارهێناوە بۆ ئەوەیە کە تۆزێک خۆم بە دوور بگرم لە هەموو ئەو زارا و چەمکانەی کە مۆرچێکی ئایدۆلۆژیان پێوەیە. هەندێک وشەی ئافرەت بەکارێنێ، هەندێک وشەی ژنان بەکارێنێ، هەندێک وشەی کچان بەکارێن. من هەوڵم داوە بۆی کەوا زۆر بێلایەنانە لەسەر بابەتەکە قسە بکەم، هیچ مۆرچێکی ئایدۆلۆژی لەسەر بابەتەکە نەبێت. هەر بۆیە ئەوەی کە ئێمە ئەم شەو قسەی لەسەرەکەین ڕووماڵی میدیایە بۆ پرسێک لەو پرسانەی کە ئێستا لە کوردستانە زۆر زەق و بەرچاوە کە ویش پرسی توندوتیژیەوە لە ناویشیانە بە تایبەتی توندوتیژی دش بە خانمان. طبعاً معلومە میدیا هەموو تاکێکی کۆمەلگا بەرکەوتنی لەگەڵ یا هەیە بە جۆرێک لە جۆرەکان. ئیتر میدیا هەر لە تەلەڤیزیۆن و لە رادیۆ و لە ئینتەرنێت و لە سۆشیال میدیا و لە ڕۆژنامە و هەموو جۆرەکانی میدیا ئەگرێتەوە. بەڵام ئەو بابەتی کە من قسەی لەسەرەکەم زۆرتر فۆکەسە خەینە سەر ئەو جۆرە میدیایی کەوە زۆرترین بینەر و با بڵێن جەماوەر لی کۆبۆتەوە کە ئەویش کەناڵە ئاسمانیەکانە و هەروەها سۆشیال میدیایە، چونکە ئەم پرسە زۆرتر لەم دوانە هەست پێکراوە لەبەرەوەی کە شێوازەکانی تری میدیا یاخود با بڵێن فۆرمەکانی تری میدیا بەو جۆرە لەلای خەڵک بەربڵاو دیار نییە. بەڵام ئەوەی کە زۆر خەڵک بەرکەوتنی لەگەڵ یا هەیە ڕۆژانە کەناڵە ئاسمانیەکانە و هەروەها سۆشیال میدیایە. هەموو پیشەیەک لە دنیا کە ئەزموو نەکرێ ئاکار و ڕەوشی خۆی هەیە. ئەم ئاکار و ڕەوشتە ئەم پیشەیە ئەپارێزێ و هەم ئەوانەشی کە لە ناو چوارچێوەی ئەو پیشەیە خۆیانە بینەوە ژیانی کۆمەلگاژە پارێزێک. لە پرسیارەکە لێرەیە ئەوەیە ئایا لە کوردستانە با بڵێن لە میدیای کوردیە میدیا توانیوێتی پیشەیانە مامەڵە بکا لە بەرامبەر پرسی توندوتیژیا و بە تایبەتیش پرسی توندوتیژی دژ بە خانمان. طبعاً میدیا بە شێوەیەکی گشتی ئەتوانێت دوو ڕۆڵ ببینێ. ڕۆڵێکیان زانیاری و بابەتی ڕاست و دروست بە خەڵک بگەێنێ و ببێتە پردێکی پەیوەندی لە نێوان دەسەڵات و خەڵکە و ببێتە وێزگەیەک بۆ گەیاندنی عریشەکانی خەڵک و هەروەها ئەشتوانێ بە شێوازێکی ڕاست و دروست تەفسیری ئەو واقعە بکە یاخود ئەو واقعەن کۆمەڵایەتی و سیاسیە نیشان بدا کە هەیە. بەڵام لە هەمان کاتیشە ئەتوانێت میدیا بە دیوێکی تر بە دیوێکی نەرێنی ڕۆڵ بگێڕێ، ئەویش بە گەورەکردنی کێشەکان و وێناکردنی واقعەکە بە شێوەیەکی گەورەتر لەوەی کە هەیە و خستنە ڕووی زانیاریەکان بە شێوازێکی نادروست و مەترسیدار. جا من ئالێرەوەی ترس ئەمێ بچمە ناو بابەتەکە و ئەوەی کە پێویست بوو بۆ پێشەکی بابەتەکە خستمە ڕوو. ڕاستیەک هەیە کە هەمومان پێ ئاشناین، ئەویش ئەوەیە کە کۆمەڵگەی کوردی بە شێوەیەکی گشتی کۆمەڵگایەکی داخرا و کلاسیکیە. طبعاً دواتر ئەگەر پرسیار هەبێ دەربارەیەوە مەبەست چیە کۆمەڵگایەکی داخرا و کلاسیکیە، لەبەرەوەی کۆمەڵێک بارودۆخ وای کردووە ئەم هەرێمەی ئێمە ببێتە کۆمەڵگایەکی داخرا و کلاسیکی و لەو کۆمەلگا داخرا و کلاسیکەکانیشە خەڵک زیاتر بە دوای هەواڵی خوێناوی و شەڕ و کوشتن و ئاژاوە و بڕین و هەواڵی ڕەشبینی و هەواڵی خۆسووتاندن و
بە دوای ڕێژەی تەلاق و بە دوای شێوازی تونند و تیژی و لێ حەزیان لەم جۆرە هەواڵانەیە واتە لە کۆمەلگا داخرا و کلاسیکەکانە دایمەن ئەم جۆرە باس و خواسانە بازاڕیان خۆشتر و بازاڕیان گەرمترە. ئالم سۆنگەیەوە ئێمە کۆمەڵە پرسیارە خەینە ڕوو کە بزانین میدیای کوردی و بە تایبەتیش وەکوتمان سۆشیال میدیاکان و هەروەها کەناڵە ئاسمانیەکان بۆ پرسی تونند و تیژی یاخود بۆ وشارکردنەوە و دروستکردنی ئاگایی خەڵک چیان کردووە. ئەتوانین بۆ دەستنیشانکردنی ئەم چیەتی میدیای کوردی کۆمەڵە پرسیار بخێنە ڕوو هەوڵ بین لە ڕێگەی شرۆڤەکردنی وەڵامی ئەو پرسیارانەوە بچینە سەر باسەکە. یان یەک لەو پرسیارانەی کە گرنگە ئینسان پرسیار کاو بپرسێ ئایا میدیای کوردی بەرامبەر پرسی تونند و تیژی تش بە خانمان تا چ ڕادەیەک پیشەیی بۆ ئەخلاقیانە مامەڵەی کردووە لەگەڵ ئەم پرسەیە. بیان بپرسین بە شێوازێکی تر میدیای کوردی تا چەند ڕۆڵی هەبووە بۆی کەەوە تونند و تیژی کەم بکاتەوە یان با بڵێن لە میدیای کوردیە زیاتر بایەخ بە چ جۆرە هەواڵێک دراوە چ شتێک زەقەکرێتەوە لە ناو میدیای کوردیە و ئەو بە ئەو کاتێک پرسێکی تونند و تیژی ڕوو ئەدا بەرامبەر خانمان میدیای کوردی چۆن هەڵسوکەوت و مامەڵە لەگەڵم پرسەیەکە. پرسیارێکی تر بڵاوکردنەوەی ئەو داتا و ئامارانەی کەوا ڕۆژانە یاخود هەفتانە یان هەر کاتێک کە قسە لەسەر پرسی تونند و تیژیەکرێ کۆمەڵێک ئامار بڵاوەکرێتەوە ئەوەندە ڕێژەی تەلاق زیادی کردووە ئەوەندە ڕێژەی لێدان و تونند و تیژی زیادی کردو ئەوەندە کوشتن زیادی ئەم ڕقم بڵاوکردنەوەانە بەم شێوازە ئەم نیشاندانی گرتە ڤیددیوی تونند و تیژیانە و شێرکردنی ئەم جۆرە پۆستانە و بڵاوکردنەوەی ئەم جۆرە بابەتانە لەمە بەرژەوەندی چییە؟ ئایا ئەمە بێ بۆ خەڵک بڵاو بکرێتەوە یان ئەمە ئەبێ بە شێوازێک بڵاو بکرێتەوە کە لایەنی پەیوەندیداری لێ ئاگادار بکرێتەوە. ئێمە لە وەکوتم لە هەوڵدان بۆ گەڕان بە دوای وەڵامی ئەم پرسیارانەیە یاخود وتم لە ڕێگەی وەڵامی ئەم پرسیارانەوە ئەتوانین بگەین بە شرۆڤەیە کە میدیای کوردی لە بەرامبەر ئەم پرسەیە چییە و چی کردووە. بە بڕوای من ئەتوانین لە حەوت خاڵەوە لە حەوت سەرنجی جۆرا و جۆرەوە قسە لەسەر ئەم بابەتە بکەین کە میدیای کوردی ئێستا لە چ دۆخێکایە و بە تایبەتیش بۆ پرسی تونند و تیژی دژ بە ژنان یاخود دژ بە خانمان چی کردووە. ئەوەی کە من هەستی پێەکەم وەکو توێژەرێکی بواری ڕاگەیاندن ببوورن من لەبیرم کرد لە سەرەتاوە ئەوە بڵێم من کە خۆم مامۆستام لە بەشی ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدین لە کۆلێژیادا وەکو توێژەرێک کە قوڵ بوومەتەوە لەم بوارەیە میدیای کوردی ئێستا لە دۆخێکە لە بەرامبەر پرسی تونند و تیژە بۆتە میدیایەکی ئیستیهلاکی. مەبەستم چییە لە میدیای ئیستیهلاکی؟ واتە پرسی تونند و تیژی دژ بە خانمانی کردووە بە شتێکی نۆرماڵ بۆ چوونێکی زۆر بەربڵاو لە ناو پسپۆرانی میدیا هەیە کە ئەڵێت طبعاً ئەم شتە زۆر گرنگەمە بۆ زۆر بواری تریش دەتوانین کەڵک لەم سەرنجە وەربگرین. ئەڵێ میدیا ئەگەر نەتوانێت وا لە خەڵک بکات چۆن بیر بکەنەوە تەماشا بکەن ئەم دوو خاڵە زۆر گرنگە. میدیا ئەگەر نەتوانێت وا لە خەڵک بکات چۆن بیر بکەنەوە بەلای کەمەوە ئەتوانێت وا لە خەڵک بکات کە بیر لە چی بکەنەوە. تەماشاکە کەواتە میدیا ئەتوانێت طبعاً میدیا وەکو یەکێک لە دەسەڵاتە گرنگەکان ئەناسێنرێکە بە دەسەڵاتی چوارەم باسەکرانی لە دوای دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی لە دوای هەر سێ دەسەڵاتەکەی ترۆ میدیا بە دەسەڵاتی چوارەم دائەندرێ لە دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزاوە. بەڵام ئەگەر زۆر جار لە کوردستان سەرنجمان دابێ میدیا تەنانەت پێش سێ دەسەڵاتەکەی تریش کەوتووە یعنی بۆ بە دەسەڵاتی یەکەم کە ئەمە خۆی شتێکی زۆر زۆر ناسروشتی و نابەجێە بەڵام ئەوە واقعەکە و کە ئێمە ئەم شەو قسەی لەسەرەکەین. بۆیە میدیا بە شێوەیەکی گشتی بە هەموو فۆرمە جیاوازەکانیەوە یعنی بە کەناڵی ئاسمانیەوە بە سۆشیال میدیاوە ئەتوانێت
دەستکاری لە ئاگایی و وشیاری خەڵک بکات ئەتوانێت خەڵک گێل بکە ئەتوانێت خەڵک بە ئاگا بکە ئەتوانێت خەڵک بەنج بکە ئەتوانێت خەڵک بێهەست بکە ئەتوانێت خەڵک تونند و تیژکە ئەتوانێت خەڵک نەرمونیان کە هەموو جۆرە کاریگەریەکی هەستی میدیا ئەتوانێت دروستی بکات چونکە ئەوە ئێمە لە ناو ڕاگەیاندنە تیۆرەکانی کاریگەریمانەیە کە زیاتر لە 14 شێوازمانەیە کە میدیا چۆن ئەتوانێت کاریگەری لەسەر هەست و نستی خەڵک دروست بکە ئەتوانێت چۆن ئاراستی کۆمەلگاکان بگۆڕێت بۆیە سیرەکەی میدیا ئەگەر نەتوانێت وا لە خەڵک بکە شێوازی بیرکردنەوەیان بگۆڕن بەڵام ئەتوانێت وا لە خەڵک بک بیر لە چی بکاتەوە ینی ئەمە بۆ هەموو کەسێک ئەم قسەیە ڕاستە تۆ تەماشا بکە زۆربەی جار ئێمە بەهۆی ئەو بابەتانەی فەیسبوکەوە ئاراستەکەین و ژیانمان ئاراستە ئەکرێت سیرەکەی بابەتێک ئەخرێتە ناو فەیسبوکەوە ئەخرێتە ناو سوشیال میدیاوە هەموو خەڵک پێوەی مەشغوڵە بێ قسەی لەسەرەکە کەواتە ئەمە ئەو قسەیە فعلەن کە سپۆڕانی بواری میدیا ئاماژەیان پیاوە میدیا ڕەنگە نەتوانێت شێوازی بیرکردنەوەی ئێمە بگۆڕێ بەڵام ئەتوانێت وامان لێ بکە ئێمە بیر لە چی بکەینەوە تەماشا بکە ها ئەو کاتی کە لە هەرێمی کوردستانە گرفت لە موچە دروست بوو سەری قسە و بنی قسەی خەڵک هەر موچە بوو بۆ لەبەرەوەی میدیا ئەمەندە باسی موچەی کردبوو ئیتر قسە و باسی خەڵک هەر هەمووی بوو بە موچە کەواتە لەم سۆنگەیەوە کە میدیا ئەتوانێ وا لە ئێمە بکە بیر لە چی بکەینەوە ئەوەیە کە ئەم شتە ئەوەندە دووبارە ئەکرێتەوە و ئەوەندە باسی لێ ئەکرێ بێتە حاڵەتێکی ئاسایی و نۆرمەڵ بەلامانەوە تەماشا بکە کام لە ئێوەی بەڕێز ئەگەر سەرنجی میدیاکانتان دابێ کەناڵە ئاسمانیەکان یان سوشیال میدیای کەناڵە ئاسمانیەکان یان هەر سوشیال میدیا بەگشتی جۆرێک لە جۆرەکان هەواڵێکی توندوتیژیان ڤیددیۆیەکی توندوتیژیان ڕسمێکی توندوتیژیان پۆستێکی توندوتیژیت بەرچاو نەکەوت بێت ئەگەر ڕۆژانە بەرچاوت نەکەوتێ بە دڵنیایی و هەفتانە هەر بەرچاو تەکەوێ لە فلانە شوێن کچێک کوژرا لە فلانە شوێن ژنێک کوژرا لە فلانە شوێن ژنێ وای لێکرا لە فلانە شوێن دوو کەس جیابوونەوە ئەی تەماشاکی ئەنواع و ئەشکاڵ هەواڵی توندوتیژی بابەتی توندوتیژی پۆستەکرێ بڵاوەکرێتەوە بازاڕی بۆ خۆشەکرێ ئیتر ئەم شت دووبارەکردنەوەیە ئەوەندە دووبارەکرێتەوە کۆمەلگای کوردی ژۆکوتم لەبەروی کۆمەلگایەکی کلاسیکی و داخراوە تااقەتی ئەوەی نییە بچێ بە دوای ئەسلی مۆزوعەکەیە بگەڕێ بزانێ ئایا ئەم بابەتە وایە یاوانیە یان ئەمە زیادەی خراوەتە سەریان بەو شێوازیان بە شێوازێکی تر هیچ ئەو سەلیقەی گەڕان بە دوای زانیاری و ئەسلی بابەتەکانان نییە بۆیە تەماشاکەی ئێستا هەواڵی توندوتیژی بووە بە شتێکی نۆرماڵی ئاسایی ڕۆژانەی خەڵک کە هەر هەواڵەکە بینیان هەر ڕسمێکە بینی هەر ڤیددیۆیەکە بینین بەو پەڕی عەسابێکی ساردەوە تەماشاکەین بەبێەوەی هیچ پرسیارێک لە لامان دروست بکە بەبێەوەی کەوا هیچ ببێتە مۆزوع لە لامان تەنیا ئەوەی کە لامان گرنگە ئەوەیە کە بزانین شێوازی کوژرانەکە چۆن بووە شێوازی توندوتیژەکە چۆن بووە شێوازی تەلاقەکە چۆن بووە شێوازی جنێودانەکە چۆن ینی شتەکان ئەوەنە نۆرمەڵ بوونەتەوە کەواتە حاڵەتی یەکەمی میدیای کوردی ئەوەیە میدیا بۆتە میدیایەکی ئیستیهلاکی و پرسی توندوتیژی بۆتە شتێکی نۆرماڵ بەڵای زۆربەی تاکەکانەوە و ینی کەم کەسێ بە دەگمەن هەواڵێکی توندوتیژی ببینێ خۆی لێلادا یا تەماشای نەکە یان حەزکان نەیزانێ یان خۆی بەلایەتە پەڕی پێویست نەکا کە ئەم بچێتە ناو پرسێکی توندوتیژەوە بە پێچەوانەوە زۆر تالبینی هەموو ئەو پەیج و ئەو کەناڵانەی کەوا زۆرترین هەواڵی کوشتن و ئەم بابەتانە بڵاوەکەنەوە لە بریەوەی کە ئێمە بلۆکیانکەین و لایەن دەین لەلای خۆمان بەردەوام متابعەکەین و ڕەنگە زۆر بەشمان کردبێتمان بە پەیجی خوازراوی خۆمان و بەردەوام تەماشای هەواڵ و بابەتەکانیان بکەین خاڵێکی تر کە لە میدیای کوردیە ئیشی بۆ ئەکرێت لە بەرامبەر پرسی توندوتیژی دژ بە خانمانە ئەوەیە بریتە لە بەتراژیدیکردنی کەیسەکان و نابابەتی بوون مەبەستم لە بەتراژیدیکردنی کەیسەکان و نابابەتی بوون چێ طبعاً گومان لەوانیە بڕبڕی پشتی میدیا هەواڵ و زانیاریە یعنی کاتێک کە تۆ بتەوێ میدیایەکی باشت هەبێت ئەبێ هەواڵ و زانیاریت بە خەڵک بگەیەنی بەڵام شێوازی گەیاندنی هەواڵ و زانیاری بەقەدەر خودی هەواڵ و زانیاریەکە گرنگە
بۆیە زۆر مهمە کاتێک کە تۆ پرسێگەتەوێ باسکەی لە میدیاوە ببێتە مەوضوعی میدیا ئەبێ بزانانی ئەم پرسە چۆن نەخەیتە ڕوو کەواتە شێوازی گەیاندنەکەش بەقەدەر ئەو بابەتە گرنگە کە تۆ ئەتەوێ ڕای گشتی لەسەر دروستکەی کە تۆ ئەتەوێ ئاگایی لەسەر دروستکەی کە تۆ ئەتەوێ وشیاری خەڵک دروستکەی بۆیە ئەگەر بێت و هەواڵ و زانیاریەکە گەیاندنەکەی بە شێوازێکی دروست نەبێ لە ڕووی سایکۆلۆژیای گەیاندنی تاچی کوردستانەوە ئەوە ڕێک ئەبێتە کوشتنی ئەو بابەت و پەیامە یاخود لێدان لە بابەتە ئەسڵیەکە و بازار خۆشکردن بۆی یعنی ڕێک پێچەوانە ئەبێتەوە تەماشاکەن لە میدیای کوردیە لەبری ئەوەی کەیسەکان ببنە بابەت سیرەکەی کەسەکانەکرێنە بابەت مەبەستم لە چییە لە بریەوەی کەیسەکان بکرێتە بابەت کەسەکانەکە تۆ تەماشاکەی هەر لەو ماوانەی پێشوە ئەو کەیسە توندوتیژانەی کە ڕوویان داوە مەسەرەن کوشتنی ماریا کوشتنی خانمێک لە دەڤەری دۆ کوشتنی هاتە هەموو کوشتانەی کە باسەکرێ کوشتنی خانمە مۆدێلێک سیرەکەی بە هیچ جۆرێک کەیسی کوشتنەکە نەکراوە بە کەیس کە لە کوردستانە کوشتن کەیسێکە ئەبێ هەڵوەستەی لەسەر وەربگیرێ بێ قسە لەسەر بکرێ بۆ لە کوردستانە کوشتن ئەمە ئاسانە تەماشاکەی لە بەرامبەر یا چی کراوە بە مۆزوع ئەوەی کە کراوە بە مۆزوع کەسەکانە کەیسی کوشتنەکە بە تەواوەتی لە ناو ئەم پرسەیە ون بووە و کوشتن بۆ بە شتێکی ئاسایی بەڵام خەڵک بە دوای ئەوەیە بزانێت چێ کوژراوە بۆیە تەماشاکەی لێرەیە کەیسەکان کراوە بە کەیسێکی با بڵێن کەیسێکی شخصی کەیسێکی کەسی مەسەلەن بۆ نمونە هەرداوانە کوژرێ گرنگ نییە خەڵک بەلایەوە مرۆڤێک کوژراوە ئەوەی کە بەلای خەڵکەوە کوژراوە چێ کوژراوە هەن یەکسەر پرسیارەکەمان ئەوەیە تەماشاکە حتا لەو کاتانش کە کەسێک خانمێک هەوڵی خۆسووتانەیە باشە پرسیارەکانی میدیاکارەکان ئەگەر بە بیرتان نابێت چیە سیرەکەی بۆچی وات کرد میدیاکارەکە لە خانمە سوتاوەکە پرسێ بۆچی وات کرد تۆ سێرم پرسیارە یعنی چی بۆچی وات کرد کەی ئەمەت کرد ئەها تۆ سێ تەوقید لێرا چ مهمە بۆ من و تۆ بزانین کە ئەمە لە چ تەوقیتێکە ئەم کارەی کردووە یعنی وەختەکە ئەوە کەی مۆزوعە بەڵام بە ئامانج ئەم بابەتە وەکوتم کەیسەکان ئەکرێتە بابەتی کەسەکان یان پرسیارێکی تر پەشیمانی لەوەی ئەم کارۆ کردووە تۆ سێرم پرسیارە نالۆجیکیت نابابەتیانە یعنی معقولە کەسێک خۆی سووتان بێ لە خۆ سووتاندن پەشیمان نەبێت ئەمە کەی پرسیارە لە کاتێکە ئەکرا مەسەلەن پرسیارەکان بە شێوازێکی تر بێ ئەگەر مەسەلەن ئێمە بمانەوێ پرسەکان بکەینە کەیس نەک کەسەکان بکەینە کەیس مەسەلەن ئەمانتوانی پرسیارەکان بەم شێوازە بکرێ بۆ پەیوەندی و بەلایانی پەیوەندیدارەوە نەکرد کەسانی دەوروبەر ڕۆڵیان چی بوو کاتێک کە تۆ هەوڵتەیە ئەو کردەوەیە بکەیت پانتایی ئازادی تۆ چنێک بوو ئایا تۆ کەسێکی ئازادیش بووی لەگەڵ ئەوەی کە هەوڵی ئەوە داوە کە کۆتایی بەژیانی خۆت بێنی ئایا دادگاکان تا چەند هەوڵی سزادانی ئەو کەسانە ئەدەن کە لە پشت هاندەر بوون بۆی کەوا کەسێک خۆی بسووتێنێ بۆیە تەماشاکی پرسیارەکان بەم جۆرانە نین و قەتیش گوێمان لەم پرسیارانە نابێت یعنی هەر ئەوەندەی زەحمەتە تەماشاکە ینی نزیکترین کەیس کە دڵی هەمومانی ئازاردا کوشتنی ماریا بوو تەماشا بکەن چ شتێک دەربارەی محکەمەکەی تاوانباری سەرەکی بکوژی ماریا بڵاو کرایەوە بە هیچ جۆرێک میدیاکان فۆکس لەسەرم بابەتانە ناکەن بۆ لەبەروی ماریا کرابە کەیس تەواوی تر کوشتنی مرۆڤ کەیس نییە لە لای ئێمە ئەمەش خاڵێکی ترە کە میدیا واکات یارمەتی دەربێت بۆ پرسی توندوتیژ خاڵێکی تر کە میدیا واکات لە پرسی توندوتیژیە پیشەیانە مامەڵەنەکە ئەویش بریتە لە پێشڕەوی ڕۆژنامەوانی بزرکردنی پەیامە سەرەکیەکە تەماشاکە زۆربەی کات کە هەواڵێکی لەم جۆرە ڕوو ئەدا ئەوەی کە بەلای میدیای کوردیەوە مهمەوە ئیکەنە مۆزوع لای خەڵک ئەڵێ ئێمە یەکەم کەناڵ بووین ئێمە یەکەم وێبسایت بووین ئێمە یەکەم ڕۆژنامە نووس سەیرەکەی لەوێ خەریکی خۆ بە پاڵەوانکردنی دەستگاکە و خۆیەتی لەو لاشەوە تەماشاکی کیسێکی زۆر گەورە ڕووی داوە کۆتایی بە ژیانی مرۆڤێک هاتووە کەواتە لێرە لەم کەیسی خۆ بە پاڵەوانکردنەیە ئیتر خەڵک لێرەیە
مەوزوعی کوشتنەکە و مەوزوعی توندوتیژەکەی لا بێتە بابەتێکی لاوەشی بابەتە سەرەکیەکە کێ سۆپەرمان بۆ و کام میدیاکار توانیوێتی یەکەم جار بگاتەوە لە کاتێکە من بۆچی مەبزانم کام کەناڵ کام میدیاکار کام سایت کام پیج کام ئەکاونت یەکەم جار ئەم شتەی زانیوە حتا تەنانەت دەم بابەتە لە پرسەکانی تری شار بەم جۆرێت تۆ تەماشاکی کاتێ پرسی کۆرۆنا هاتە پێشەوە کۆڤید 19 بڵاو بوویەوە ئەو عالەمە هەمووی بەدوای ئەوە گەڕا فڵان کەس لە شعرێکا وای وتۆ یەکەم کەس ئەو وای وتۆ یەکەم بابە ئەمە کەی مەوزوعە من ئێستا ئەوەی کە کێشەی سەرەکی منە و کەیسە ئێمە چۆن مامەڵە بکەین لەگەڵ دۆخی کۆرۆنا هەیە من حەقم چییە بەوەی کەوا کەسێک 30 ساڵ پێش ئێستا لە شعرێکا ئەوەی وتو ئەمە چی لە دۆخی خەڵکە گۆڕێ ئەمە چ کاریگەریەکی ئەرێنی و شتێک لە ئاگایی خەڵکا دروستەکە بۆیە تەماشاکەی میدیا لە کوردستانە میدیای کوردی هەم بە هەموو کاتێک لە هەموو پرسەکانە بەم شێوازە کاری کردو هەوڵی یاوە کە خۆی بکاتە سەرتۆپی ڕووماڵکردنی بابەتەکە وڵێ من یەکەم کەس بوو من پاڵەوانەکەم من سوپەرمانەکەم کە توانی مامە بێەوە بگەێنم بۆیە زۆر گرنگە ئێمە لەو کاتانەیە کە شتێکی ئاوا بینین ئەو میدیانێک سەر نیشانەی پرسیار دروستکەین لە لامان کە ئەسڵەن نابێ گوێگر و بینەری ئەو جۆرە میدیانە بین کە بەم شێوازە کارەکەن خاڵێکی تر هەر لە دەربارەی ڕووماڵی میدیای کوردی بۆ پرسی توندوتیژی ئەوەیە کە ئێستا میدیا بۆتە ئامرازێک لە زانیاری لە بری زانیاری ببەخشێ خەڵک تەمەڵەکە خەڵک وا لێ کاتکەوە بە دوای بابەتان نەگەڕێ ئیتر ئەمە بە شێوازێکی ئەنقەست بێیان بەنان قەست بێ ئەو هەست پێەکرێ تەماشاکەی کاتێکە بە بابەتێک بڵاوەکرێتەوە باشە تەماشاکەی یەکسەر بە یەک وەڵام کۆتایی بە مۆزوعەکەیێنن فلانە کەس کوژرا لەسەر کێشێکی کۆمەڵایەتی ئیتر تەواو تۆ کێشەی کۆمەڵایەتی بەبێ ئەوەی ڕوون بکرێتەوە ئێخۆ ئێمە 1 ملیۆن جۆری کێشەی کۆمەڵایەتیمانەیە 1 ملیۆن نامەی ماستەر و دکتۆرا بەس لەسەر کێشە کۆمەڵایەتیەکان نووسراوە تۆ زیاتر بەبەست لە کام کێشەی کۆمەڵایەتیە آخر کوشتنی مرۆڤەکەی کێشەی کۆمەڵایەتیە یعنی تۆ ئەمە پرسێکی توندوتیژیە و پێویستی بە دەیان بەرنامە و زانیاری هەیە تاوەکو بۆ خەڵکی ڕووکەیتەوە کێشەی کۆمەڵایەتی یعنی چی کێشەی کۆمەڵایەتی بۆ لە کوردستانە دەیان ساڵە و ئەتوانم بڵم سەدەیەکە بەردەوامە و هەر بەردەوامی شەبێت تەماشاکەی لە میدیای کوردیا باسی چێکرێەوە کەسێک کوژرا لەسەر فولایت کەسێک کوژرا لەسەر کۆترێ کەسێک کوژرا لەسەر لەفەیە کەسێ لەسەر پەیوەندیەکی سۆزداری کوژرا کەسێ لەسەر ماچێک کوژرا کەسێ لەسەر یعنی آخر معقولە کەسێک لەسەر لەفەیەک بکوژرێ ئەمە کەی کێشەی کۆمەڵایەتیە بۆیە تەماشاکەی بەم شێوازە زانیاری بڵاوکردنەوە یاخود زانیاری نیوە ناتەواو وا کات کەیتر خەڵکەکان تەمەڵ بن تااقەتیان نەبێ بە دوای ئەسلی بابەتەکەیا بڕۆن و بە دوای دیتێڵ و ناوەڕۆکی ئەو شتانەی کەوا لە پشت ئەم بابەتەوە ڕوویداوە تۆ تەماشاکەی باسەکرێ وەڵا گەنجێک لەبەرەوەی کەوا غەدریان لێکرد بوو لە زانکۆ دوو مامۆسای زانکۆی کوشتەوەی تر لێرە مۆزوعەکە کۆتایی پێ ئەخرامە شتێکی بێمانایە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێ بتوانێت کێشێکی لەگەڵ مامۆسایە کابێ بتوانێت دوو مامۆستا بکوژێ آخر کوشتن خۆ ئامادە سازیەوێ ئەی باشە پرسیارەکە ئەوە بۆ پرسیارەکە بە نوعێکی تر ناکرێت تۆ بۆ ناتوانانی بریشێ سەر بڕی تۆ بۆ ناتوانانی سیسرکەیە بکوژی تۆ بۆ ناتوانانی مارمێلکەیە بکوژی چۆن کەسێک دەتوانێت دوو مرۆڤ و دوو مامۆستای زانکۆ لە شوێنێکی گشتی و لە ماڵی خۆیان بکوژیانی بۆیە سەیرەکەی میدیام جۆرە پرسیارانە ناکا بە پرسیار یەت بە یەک ڕستە زانیاریەکی حازر تایەتێ بۆی کەسەکان تەمەڵکە بە دوای ئەسلی بابەتە نەڕوا چونکە ئەوەی کە ئاگایی خەڵک دروستەکە ئاراستەکردنی پرسیاری لۆجیکیە میدیای کوردیش کەمترین پرسیاری لۆجیکی ئاراستەکە هەوڵەیە بە یەک زانیاری حازر و سەفەری یەکسەر مێشتی تۆ ئەکتیفا پێ بکە و واد لێ بکە بە دوای زانیاریان نەگەڕێت و ژیری خۆت ئەکتیڤ نەکەی خاڵێکی تر هەر لە ڕووماڵی میدیا بۆ پرسی توندوتیژی بریتە لە ناپیشەیی بوون و لەبوونی پسپۆڕی تیۆری طبعاً زۆر گرنگە و کەسانەی کە لە بواری میدیا کارەکەن وە بە تایبەتیش لە بواری کۆمەڵایەتی و پرسی توندوتیژی و ئەم بابەتانەیە ئێمە طبعاً دوو جۆر میدیامان هەیە لە ڕووی پۆلێنکردنەوە میدیایکی گشتیمانەیە کە هەموو کەس دەتوانێت کاری لەسەر بکە مەسەڵەن بۆ نمونە بواری بێژەریە بواری با بڵێن پامنێری ئەمانە کەسانێکی ئاسایش دەتوانن تایە کار بکەن بەڵام هەندێک بوارمان هەیە لە ناو میدیایە بوارێکی تایبەتمەندە ئەم بوارە تایبەتمەندانە تۆ بێ باگراوندێکی زانیاری و
ئاگایی و وشیاری باشت لەسەر و بابەتەکە هەبێ مەسەرەن بابەتی پرسی تونند و تیژی بابەتێکی فرە ڕەهەندە ڕەهەندی دەروونزانی هەیە ڕەهەندی کۆمەڵناسی هەیە ڕەهەندی کاری کۆمەڵایەتی هەیە ڕەهەندی میدیایی و سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئابووریشی هەیە بۆیە ئەو کەسانی کە لەم بابەتەیە ئیشەکەن کە قسە لەسەر ئەم بابەتانەکەن ئەبێت وشیارێکی تەواویان لەسەر ئەم پرسانە هەبێت تاواکو بتوانن ئەو پرسە زۆر بابەتیانە و زۆر ورد و دروست زانیاری بە خەڵک بگەێنن کە بەداخەوە لە میدیای کوردیا ئێمە بینیمانە ئەم کەسانەمان نییە لە ناو ناوەندەکانی ڕاگەیاندنا ئەو سوۆشەل میدیا هیچ هەموو کەسێکەر بۆ خۆی میدیاکارەوە بە ئارەزوی خۆی قسە لەسەر پرسی تونند و تیژیەکە و پۆستەکە و بابەت بڵاوەکاتەوە یعنی تەماشاکەی مەسەلەن حاڵەتێکی کوشتن ڕووەدا دەیان کەس پۆستی لەسەرەکە و ڤیددیوی کوشتنەکە بڵاوەکاتەوە ئەمە تەمان هەمووی بۆ پرسی ناڕۆشن بیری نا ئاگایی ئەگەڕێتەوە کە تۆ نازانی چۆن لەگەڵ ئەم پرسەیە مامەڵە بکەیت خاڵێکی تر کە لە بەرامبەر خراپی ڕووماڵی میدیای کوردیا بۆ پرسی تونند و تیژی بریتە لە پەرش و بڵاوی خەمەکان و یەکتر تاوانبارکردن بەداخەوە کە کۆمەلگای کوردی لەبەرەوەی کە ئێمە دیرۆدەی کۆمەڵک گرفتین گرفتە سیاسی و ئایدۆلۆژیەکان وای کردووە کە بەردەوام کۆمەلگای کوردی یەکدەنگ و یەک ڕەنگ نەبن تەنانەت لە زۆر بابەتە هەستیارەکانیشە هەمیشە سیرەکەی دوو بەرە دروستە بێ بەرەیەک لەگەڵا بەرەیەک دژان ئیتر لە نێوان شەڕی ئەم دوانەیە هەرچی پرسەکانە فراوێزە خوێ و وەلا ئەنرێت تەماشاکەی لە پرسی تونند و تیژە کاتێک شتێک ڕوئەدا یەکسەر میدیای کوردی هەر هەمووی دوو بەرە دروستەکەیشی جانەڵێ ئەمە هەمووی خەتای ڕێکخراوەکانی ژنانە ڕێکخراوەکان خەڵکیان بەرەڵا کرد خەڵکیان سەرگەردان کرد خەڵکیان فێری زمان درێژی کرد لەم لاشەوە بەرەیەکی ترت بۆ دروستەبێ ئەوی کە با بڵێن خەمی ژنانی کردووە بە خەمی خانمانی کردووە بە خەمی خۆی وڵێ ئەمە هەمووی خەتای مەلاکانە و مەلاکان واکەن و مەلاکان هانی تونند و تیژە ئیتر سیرەکەی لەم بینەیە ئەوەندەی خەڵک سەرقاڵە بە یەکتر تاوانبارکردنەوە سیرەکەی ئەو کەیسی تونند و تیژە لەو بینەیە ونە بێت و کۆتایی بە بابەتەکەی ینی سادەترین نمونە تەماشا بکە کە ئەو کاتێکەوە ئەو گەنجە ئەو دوو مامۆستا زانکۆی کوشت و کۆتایی بە ژیانیان هێنا ئەوەندە خەڵک لە خەمی ئەو شەڕێیا بوو کە بزانن ئایا پشتگیری بکوژەکە بکەن یان پشتگیری کە سوکار و خەم و ئاریشەی دوو مامۆستا کوژراوەکە برن سێرەکەی بوو بە شەڕە قسە و شەڕە پۆست و وەڵامدانە و یەکتر تاوانبارکردن لەو بینەیە بۆ پرسەکانی تونند و تیژی هەر بەو جۆرە بوو کاتێکەوە بابەتی کوشتنی ماریا هاتە پێشەوە سیرەکەی ئەو هەموو کەسە خەریکی یەکتر تۆمەتبارکرد من بۆچی ئەو نمونە واقعیانە باسەکەم ئەگەر سەرشتا من هەوڵ دەم نزیکترین نمونە باس بکەم بۆی کەوا باشتر پەیامەکەم بگاتە لای ئێوە کەواتە ئەمەش یەکێکی ترە لەو خەمانەی کەوا میدیای کوردی نەیتوانیوە ڕۆڵێکی ئەرێنی و باش بگێڕێت لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوە و کەمکردنەوەی پرسی تونند و تیژی دژ بە خانمانە ئەو پەرت و بڵاوی خەمانە و دابشکردنی کۆمەلگایە بەسەر ئەو دووبەرەیە ئەوەی کە گرنگ بوو و من ئەمیست بیڵێم لەم سیمینارەی ئەمشەوە ئەو چەند خاڵە بوو کە ئاماژەم پێیا و لە کۆتایی ئەوەی کە مابێت دەرەنجام و ڕێگە چارەکان ئێمە چی بکەین وەکو تاکێک خۆ ئێمە دەستگای ڕاگەیاندنمان بەدەستەوە نییە خۆ ئێمە کەناڵی ڕاگەیاندن و پیجی سوۆشەل میدیامان بەدەستەوە نییە ڕاستە ئێمە ئەو شتانەمان بەدەستەوە نییە بەڵام ئەتوانین لە چەند وێزگەیەکەوە ئێمە هاندەر و یارمەتی دەربین بۆی کەوا پرسی تونند و تیژی لە میدیای کوردیا کەم بکەینەوە بەڕادەیە کە ئیتر ئێمە هەست بە کاریگەریەکەی بکەین کەوا هەستمان کردو ئێمە بووینەتە کەسانێکەوە ڕۆڵمان هەبوو لە کەمکردنەوەی پرسی تونند و تیژی لە میدیای کوردیا بە تایبەتی دژ بە خانمان بچکۆی هەر یەکێک لە ئێمە بمانێەوە نەمانێت بە جۆرێک لە جۆرەکان بەشدارین لە ناو سوۆشەل میدیا ئەم بەشداریش واکە کە تۆ وەکو ئەوەیە دەستگایەکی ڕاگەیاندنت هەبێت توانی لە ڕێگەی پیجەکەی خۆتەوە لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆتەوە ڕۆڵت هەبێت لەم بابەتەیە بۆیە بڵاوکردنەوەی تونند و تیژی لە میدیا و لە سوۆشیال میدیا بە هەموو جۆرەکانیەوە هەر وەکو ئەنجامدانی تونند و تیژەکە خۆی وایە هەر چۆن لێدان لە کەسێک کوشتنی کەسێک تونند و تیژیە لێدانی میزاجی خەڵکیش بە هەمان شێوە تونند و تیژیە
ئێمە ئەگەر بمانەوێت بە دوای ڕێگە چارەیەکا بگەڕێین ئەویش ئەوەیەکەوە ئەبێت تێبگەین تونند و تیژی لەسەر دوو کۆڵەکە وەستاوە. یەک لەو کۆڵەکانە بریتە لە تونند و تیژی خۆی، کۆڵەکەی تریشان بریتە لە خراپ دژایەتیکردنی تونند و تیژی. ئێمە ناکرێ بە هەمان ئەو عەقڵیەتەیەکەوە تونند و تیژی بەرهەمەهێنێ دژایەتیکردنی تونند و تیژی بە هەمان عەقڵیەت بکەین. بۆیە میدیا ئەبێ خۆی عەقڵیەتی تونند و تیژی تێپەڕانە بێ، ئینجا ئەتوانێت دژایەتی بکە. مەبەستم لە چییە؟ چۆن ئێمە بزانین عەقڵیەتی تونند و تیژیمان تێپەڕاندووە؟ تێپەڕاندنی عەقڵەتی تونند و تیژی بریتە لەوەی کەوا ئێمە فلتەرێک لەسەر قسە و هەڵوێست و نووسینەکانمان هەبێ، فلتەرێک لەسەر پۆستەکانمان هەبێ کە ئەم فلتەرە وامان لێ بکە نەهێڵە بە هیچ جۆرێک بگەڕێنەوە سەر تونند و تیژی و ئێمە ببینەوە بە دووبارە بڵاوکەرەوەی تونند و تیژی. ئێمە بەڕاستی ئەگەر بمانەوێت تونند و تیژی تێپەڕێنین ئەبێ کێشەمان لەگەڵ هەموو جۆرێکی تونند و تیژیا بێ. تونند و تیژی چ قسە بێ، چ شەڕە قسە بێ، چ کوشتن بێ، چ تەلاقدان بێ، چ ئەو هەواڵ و بابەت و ڤیددیویانە بێ کە بڵاوەکرێتەوە. یعنی ئێمە تەنانە دەبێت کێشەمان لەگەڵ بڵاوکردنەوەی تونند و تیژی خانمە مۆدێلێک کچە مۆدێلێک بێ کە لە هاوسەرەکەی جیابۆتەوە کە بیان با بڵێن بەو زمانەی فەیسبوک کە باسەکرێت کە تەلاق دراوە. تەماشاکەی بەڕاست و بە چەپا ئێمە پۆست لەسەر ئەو بابەتانە ئەکەین کە لەگەڵ حەز و ئارەزووی ئێمەیان ناگونجێ و لەم لاشەوە ئیدعایەوەکەین کەوا ئێمە دژی تونند و تیژین. کەواتە ئێمە بێ بە فیعلی دژی تونند و تیژی بین لە پۆستەکانمانە، لە قسەکردەکانمانە، لە کۆمنت نووسینەکانمانە، لەبری ئەوەی هەوڵ بین تونند و تیژی بڵاو بکەینەوە، لەبری ئەوەی ڤیددیۆکان پۆست بکەین، ڤیددیۆ تونند و تیژەکان، لەبری ئەوەی ئەو ڕسمانە بڵاوکەینەوە کە جۆرێک لە جۆرەکان تونند و تیژی تایە، بەبێ ڕسم دێین پۆستێکەکەین زانیاری بڵاوەکەینەوە، ئاگایی بڵاوەکەینەوە، معریفەیەکی با بڵێن سوودبەخش لەسەر پرسی تونند و تیژی ئەخێنە ڕوو، شرۆڤەیەکی خۆت بۆ پرسی تونند و تیژی ئەخێتە ڕوو، بۆ ئەوەی کەوا قەبارەی تونند و تیژیەکە لەوەی کە هەیە هەر ئەوەندە بمێنێتەوە گەورەی نەکەین و باشترە لەوەی کە ئێمە دژایەتیەکی وشارانەی پرسی تونند و تیژی بکەین لە بەرامبەر ئەوەی کەوا پرسی تونند و تیژی گەورە بکەین. من هەر ئەوەندەم هەبوو. زۆر زۆر سپاسی گوێگرتنتانەکەم، هیوادارم بەو سەرنجانێک کە خستمە ڕوو توانی بێتن زانیاریەکی کەمیش بێ بە ئەوەی ئەزیزی بگەێنم. دووبارە و سێبارە و دەبارە زۆر زۆر سپاس بۆ ڕێخەرانی ئەم سیمینارە وە زۆر زۆر سپاس بۆ ئێوەی ئەزیز کە کاتی خۆتان بەخشی بە گوێگرتن لە من. زۆر سپاس مامۆستا هەردەوان. ڕاستی من پرسیارێکم هەبوو. ئێمە چەندەها ڕێکخراومان هەیە، ینی بڵین و نەڵین دەبێت لێرە باسی ئەوە بکەین. ئەمە چەندەها ڕێکخراوی دژ بە توندی تیژی ئافرەتان و ئەو شتانەمان هەیە. زۆرینیان کەم تا زۆر لە ناو سۆشیال میدیا و ئەو شتانە چاڵاکن. بەڕای تۆ هیچ ڕۆڵێکیان هەبووە دەربارەی ئەم بابەتە؟ کاریگەریان هەبووە بەرامبەر ئەو شتانە؟ دەست خۆش بە ماریا، خۆی هەر ڕێک وەڵامی ئەم پرسیارە ئەم باتەوە خاڵی ئەخیر کە باسم کرد. منی ترە بەیسە سەنگەرێکیان لێ بگرم و ڕای خۆمیان لەسەر بڵم ڕێکخراوەکان ڕۆڵیان کارا بۆ یان لاواز بۆ یان بەهێز بۆ. لێرە ئەوەی کە من مەبەستم بوو بۆ ئێوەی ڕوونکەمەوە خراپی ڕۆڵی ڕێکخراوەکان لە کاتی هەبوونی پرسێکی تونند و تیژە مەوزوع نییە، نابێ بکەینە مەوزوع. ئێمە ئەتوانین خراپی ڕۆڵی ئەو ڕێکخراوانە بە راپۆرتێک بدەینە فەرمانگەی ڕێکخراوانە حکوومیەکان، ئەتوانین بە راپۆرتێک بیدەینە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، لەوێ ئەتوانرێ ئیش لەسەرەوە بکرێ. بەڵام من ئەگەر ئێستا لێرەیە لە سیمینارێکی ئالەم شێوەیە بڵم ڕێکخراوەکان ئیشیان نەکردو هەموو ئیشەکانیان خراپ، ئەگەر لە واقعی ینی ئیشیشیان نەکرد بێ واش بێ، پێویست نییە من لێرە باسی کەم، چونکە ئەوەی کە لێرە لای من ئامانجی سەرەکی سیمینارەکەی ئەوەیە کە چ ئێمە و چ ڕێکخراوەکانیش و چ ئەوانش ڕۆڵیان نییە و چ ئەوانش کە ڕۆڵیان هەیە هەمومان یەکدەنگ بین لەوەی کە ئێمە پرسێکەیە کە پێوترێ پرسی تونند و تیژی دژ بە خانمان. ئەم پرسە ئەبێ بکرێتە کەیس. ئێمە نابێ شتی لابەلا وامان لێ بکە بابەت ئاستیەکەمان لەبیر بەرێتەوە. بەڵێ مامۆستا کاک هەڵۆ پرسیوێتی دەڵێ ئەمە خۆمان دەزانین لە زانکۆ و پەیمانگاکان بەشێکی تایبەت بە ڕاگەیاندن. هیچ جوانەیەکی تایبەت هەیە دەربارەی ئەخلاقی میدیایی یان چۆنێتی گەیاندنی هەواڵێک بە شێوازێکی ئەخلاقیانە؟ ئەگەر هەیە بۆ نابیندی ئاگەیانەرەکان لاوازن یاخود وەرگرەکان؟ مەبەستی لە مامۆستا قوتابیەکانە.
وڵی دەستخۆشی بۆ پرسیاری کاکەڵەوە ئێمە تەواان دووانەمان هەیە لە هەموو بەشەکانی ڕاگەاندنە و تەسەورەکەم و دووانە هەبێ وانەیەکیان یاساکانی ڕاگەاندنە کاتێککە میدیاکار ئیشەکات ئەبێ فێر بێت چۆن پێشێلی یاساکان نەکات لەو شوێنەیە و یاسا بەرکارانەی کەوایشی پێکرێ بابەتێکی تریشمانەیە پێوترێ ئیتیکی ڕاگەیاندن یاخود ئاکاری ڕاگەاندن ئەوش کە باس لە ڕەوشی ڕاگەاندنەکە میدیاکارە بێ چ جۆرە مۆراڵ و ڕەوشتێک ڕەچاو بکات لە کاتی ئەزمونکردنی کاری میدیایە و ئەم دەرسەش بڵێن لە دوو سمستەری جیاوازە بە تەلەبەکان ئەوترێتەوە یعنی نزیکەی 14 هەفتە سێ کاتژمێر بەلای کەمەوە لەم دوو بابەتە ئەخوێنن یعنی بۆ هەر دەرسێک 14 هەفتە دەرسەکانی هەردووچان 28 هەفتە ئەخوێنرێ هەر هەفتێکیش سێ کاتژمێر بەڵام هەروەکو شتێکی جۆکێک من زۆر جار کە تەلەبەکانی خۆمە بینم لە کەناڵەکانی ڕاگەاندن ئیشەکەن یان لە سوۆشیال میدیا بڕوا بکە کە بە جۆرێک ئەو هەواڵە باسەکە یان پرسیاری واکە من لە ناخی خۆمە هەڵێم ئەی خوا بتگرێ ئەوەی کە من پێم وتی لە ناو پۆلا کەی ئەوە بووکێتەوە ئیساوە بەو جۆرە ئەدایەکەی کەواتە ئەمە پەیوەندی بە خودی دەستگا ڕاگەاندنەوە هەیە وە خودی میدیاکارەکانیشەوە هەیە کە ڕەنگە لە باگراوندی زانیاری ئەوە ئەم بابەتانە هەبێت و ڕەنگە ئێمەی مامۆستای ڕاگەیاندنیش وەکو پێویست دەتوانین مامۆستایەکی باش بین و بابەتەکانیان بە دروستی بگێ یعنی ئەمانە هەموو هۆکارن بەس دوجار ئەو ئەخلاقی ڕاگەیاندنەی کە ئێمە لە زانکۆ لە ناو کتێبە تیۆریەکانە باسمان کردووە ئەوە نبینین لە فەیسبوک و لە سەر شاشەی کەناڵە کوردیەکان بەڵێ پرسیارێکی تریشی کردووە دەڵێ خانە میدیاکارەکان بانگەشەی هێزی ئافرەت و یەکسانی تواناکەن بۆچی میدیاکارێک وەکو ئۆپرامانتیا هەڵ ناکەوێت وڵی بڵێم پرسیارەکەی تۆزێک قوڵە ینی منە بێ ڕۆڵێکی دادوەرانت بگێڕم لێرە بڵم حکم بم بزانم ئاەتیامانە هەڵکەوتووە یانتیامانە هەڵ نەکەوتووە من پێم وایە کورت میدیاکاری باش و سەرکەوتوی تایە بەڵام لەم پرسەی کە من ئەمشەو قسەم لەسەری کرد کە پرسی توندوتیژی دش بە خانمانە بە فعلی لەم پرسەیە میدیاکاری زۆر پرۆفیشناڵ و با بڵێن پیشەیم نەدیوە کە بتوانێت بە شێوازێکی بابەتیانە و باش قسە لەسەر ئەم بابەتە بکە ئەجینا بۆنا من لەو بڕوایم ئەگەر سندیکای ڕۆژنامە نووسان و ئەگەر بەڕێوەبەری دامەزراوە میدیایەکان لە کوردستانە ئەگەر سیاسەتێکی باش و استراتیژەتێکی باشیان هەبێ بۆ برەودان بە میدیای کوردی وە زانکۆکان مامۆستاکانی زانکۆ ئەو بە دڵنیاییەوە میدیاکاری لە ئۆپەرا باشتریشمانتیا هەڵەکە کاک ئەحمەدیش پرسیارێکی هەبوو هێنامە سەرۆتم با بۆ خۆی بفرسێت ئەگەر ئاوەڕیانی تریش ئەگەر حەز دەکەن بەس ببێ مناقەش ئەگەر پرسیاریان هەیە دەتوانن بێنە سەرەوە دەست ئاڵبرن بەر یەکێک دەتانین مەسەرەوە دەستەکانتان خۆشوێ زۆر سپاس مامۆستاجان وڵی پرسیارێکم لەسەرەوە هەبوو تۆتت باش نییە بڵاوکردنەوەی وێنە و ڤیددیو لە کاتی ڕوودانی ڕووداوەکە ئێستا من پرسیارەکەم ئەوە بوو کاتێ لە ئەمریکا جۆرج فلۆید کورئەنی لەژێر دەستی پۆلیسان مرد ئەو ڤیددیوە زۆر قازانجی هەبوو بۆ ئەو کەیسەی کە ڕوویدا باشە یعنی ئەگەر بڵاو نەبووایەوە لەوانەیە ئەوەندە گەورە نەبووە و دەنگۆی نەبووە ئەی ئیسیفادەی ئەو بڵاوکردنەوەیش ئەوەیە کە لە کۆتاییدا ئەوانەیە کە کەم تەرخەم بوون لە بابەتەکە و لە کەیسەکەدا لە ڕووی یاساییەوە بەرامبەریان ڕابوەستین بەڵام لێرە بەداخەوە هەم ڤیددیوەکە بڵاوەکرێتەوە و هەم ئیسیشیشی لەسەر ناکرێت وەکوتم بڵاوکردنەوەی ڤیددیۆکە لە یەک شوێنەوە کێشەمان نییە بەڵام خۆ تۆ توانی ڤیددیۆکەش بڵاو نەکەیتەوە لەسەر کەیسە شتێک بڵێ یان هیچ نەبێ لانی کەم ئەگەر بتەوێتەوە سەپۆرتی ئەو ڤیددیوە بکەی لە کۆمنت ئادای بنێ یعنی شتێک نەبێ کە پرسی توندوتیژی دایرێکت و ڕاستەوخۆ ئەڤایلەبڵ و بەردەستکەی بۆ خەڵک بۆی کە خەڵک لای نەبێتە شتێکی ئاسایی تۆ ئەگەر من لەو بڕوایم بڵاوکردنەوەی ئەو گرتە ڤیددیۆیە قەت وەکو هیچ کەیسێکی لای خۆمان نەبووە کە لە دەیان پەیج و دەیانی چی وەڵاوە خاترم گرتون لە هەزاران و سەدان پەیج لای ئێمە شتێک بڵاو بێتەوە هەمووی شێریەکە و بڵاویەکاتەوە
لە ئەمریکا کاتی ئەو بابەتە ڕایگشتی لەسەر دروست کرا یوزەری ئەمریکی وەکو یوزەری کورد زمان نییە لە بەکارهێنانی سوۆشیال میدیایە. من باوەڕ ناکەم ئەو خۆشم ینی لەو کاتەیە کە ئەو کەیسە ڕوویدا ئەوەندەی کە سەرنجم دابێ بەو شێوازە ئەو ڤیددیوە دەساودەسی پێ نەکرا وەکەوەیکەوە لە لای یوزەری بەکارهێنەری کورد زمان دەساودەسی پێکرا بەڵکو لەوێ کەیسەکە دەستاودەستی پێکرا پرسەکە دەساودەستی پێکرا کە پۆلیسێک توندوتیژی نواندووە بەرامبەر بە ڕەشپێستێک یعنی ئەوەی کە کرایە مەوزوع بابەتەکە بوو بەس لای ئێمە ڤیددیۆکە ئەکرێتە مەوزوع لای ئەم یەکسەرە چی دوو کۆمنت بنووسە ڤیددیۆکەت بۆ نێرین تو تەماشاکی لێرە کابراوانەی خەم و با بڵێن هەمی بە دوای دەستڕاگەشتنێتی بە ڤیددیۆکە گرنگ نییە لە لایکەوە بابەتەکە چییە من زیاتر مەبەستم لەو شێوازی گەیان نەبوو دەستەکان خۆر کۆتا پرسیارم ئەوەیە کە ئایا کاریگەری حزب هەرچەندە لە هەموو بەو بینینە بەو تێڕوانینە کە من هەمانی کە بینیمە لە زۆربەی وڵاتەکانی تریشە نەک بەس لە هەرێمە ئەو شتە هەیە ینی لە میدیا کاریگەری حزب و سیاسەتی حزبی بەسەرەوەیە ئایا ئەو شتە لە هەرێم زۆر قوڵ نەبووەوە زیاد لە حەد لەوەی کە کاریگەری لەسەر چیرۆکەکانی ڕووداوەکانی شەبێت چۆن کاریگەری نێواڵە هەر کاریگەریەکی تاسەرێستانی ئەسڵان لە کوردستانە میدیامان هەر نییە چی میدیامان هەیە حیزبیە ئەگەر حیزبیش دەبێت نزیکە لە حیزبیان نزیکە لە بەرپرسێکی باڵادەست لە ناو حیزب ینی خۆیشێک لەو گرفتانی کە میدیای کوردی تێککەوتووە ئەوەیەکەوە نەیتوانیوە قۆناغی دەرچوون یان دوورکەوتنەوە لە حیزب تێپەڕێنەویش بەهۆی ئەوەیە کە ئێمە لە کوردستانە تا ئێستا نەمانتوانیوە میدیا بکەینە پیشە و پیشەسازی میدیا لە کوردستانە هەر هەمووی 100% داعم کرا و پاڵپشتی کراوە لەلایەن حیزبە و یان نەخود لەلایەن کەسی دەسەڵاتدار لە حیزبە بۆیە ئێمە میدیایەکی پیشەیمان نییە لە کوردستانە بە هیچ جۆرێکەوە بتوانێت لەسەر پیشەی میدیایی خۆی بژی و پاڵپشت و پشتیوانی سەرەکیەکەی حیزب و کەسی نزیک نەبێت لە ناو حیزب دەستەکانتان خۆش سپاس مامۆستا یەک پرسیاری دیکە دکتۆر دیار پرسیوەتی تەبعاً ئەمما وێ چەند جارێک ئەو شتە ڕوویدا لەلایەن میدیاکانەوە بۆ نمونە ئافراتێک دەکوژا لەگەڵ بکوژەکە چاوپێکەوەتن دەکرا پێت وایە ئەوە کارێکی دروست بێ بە پێوەرەکانی ڕاگەیاندن تەبعاً طبعا نەخێر وەکوتم من لە ناو سمینارەکەشا باسم لەوە کرد میدیای کوردی ئەمانە هەڵپەی کردووە ئێستا لە بیری چۆتەوە کە دەسەڵاتی چوارەمە پێش سێ دەسەڵاتەکەی تریش کەوتووە یعنی ئیستی جوابکردنی تۆمەتبارەکی ئیشی ڕاگەاندنە ئەوە ئیشی دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەریە یعنی ئەوە ئەسڵەن ئیشی ڕاگەاندن نییە بن بێم تاوانبارێک لی پرسم بۆچی وات کرد بۆ ئەمەد کرد تۆ هەست بە تاوان ناکەیت و نازانی ئەوە ئەم پرسیارانە بەڕاستی هەر ئەسڵ پرسیاری میدیایی نین ئەوانە پرسیاری پۆلیسی و پرسیاری تحقیقن لە ڕاگەیاندی کوردیا شتێکیان دوو بابەتیان زۆر لێ تێکەڵاو بووە ئێمە شتێکمانەیە پێوترێ ئینڤستیگەیشن کە لە کوردیا ڕەنگە پێی بوترێ بنکۆڵکاری یان بە دوواداچوون نازام لە ڕووی زاراوە بەس ئینگلیزیەکەی ئینڤستیگەیشنە لەگەڵ بابەتێکی تریشمانەیە کە بریتە لە تحقیق باشە ئیشی ڕاگەیاندن تحقیق نییە تحقیق ئیشی پۆلیس و دادگا و ئەم بابەتانەیە ئیشی ڕاگەیاندن بە دوواداچوونە بنکۆڵکاریکردنە ئەوەیە کە تۆ ئەبێ ئەو بابەتانت لەلا ببێتە پرسیار کە هۆکارە بۆ ڕوودانی ئەم کەیسە ئەم حاڵەتە ئەم دیاردەیە نەک ئەوەی من کەسەکە بێنم بەس وەکوتە میدیای کوردی دێت لە بریەوەی کەیسەکان بکا بە بابەت کەسەکانە کاتە بابەت بۆی هەر بۆ خۆی جارێ ئالەویا کە تۆ نەفرێگەیەنیت و ئیسیجوابی میدیایی لەگەڵاکەی عەلا ئەساس ترکەمە بۆی کە وا خۆ پیشان بی تۆ زۆر دەسە گەیشتووە یعنی ئەسڵەن جاری وا هەبووە تاوانبار هەبووە نەگیراوە ڕاگەیاندن قسەی لەگەڵا کردووە ئەخرامەت وەڵی نازانم بۆم بابەتە پێ بکەنم یا بگریم شتی وا لە دنیا نییە کە تۆ کەسێک تاوانبار بێ لە بەرامبەر دادگا تۆ بڕۆی چاوپێکەوتنی لەگەڵا بکەیت تۆ ئەسڵ نەبێ لەویا بڕۆ یەکسەر خەبەری دادگا بدەیت خەبەری پۆلیس بدەیت بە دوایەم کەسەیە بگەڕێ ئیشی ڕاگەیاندن لەویا ئەوەیە کە دادگا ئاگادار کاتەوە کەیسێک ڕووی داوە تاوانبارێک هەیە و نەگیراوە بێت تۆ بڕۆی بیگری
بۆیە ئەم شتانە بە هیچ جۆرێک لەناو ڕاگەیاندن و لەناو زانستی ڕاگەیاندنا جێ نابێتەوە. بەڵام وەک وتم لە کوردستانە لەبەرەوەی ئێمە میدیا لە قەیرانێکی گەورەی پیشەیی و زانستیایە ناتوانێت وەکو پێویست مامەڵە لەگەڵ زۆربەی پرسەکان بکات لە ناویشیانە بە تایبەتی پرسی توندوتیژی دژبەژان خانمان. دەست خۆش مامۆستا کامۆش ئەو بزانم پرسیاری هەبوو. دەسەکانتان خۆش بە دەسەکان خۆش بە مامۆستاژیان بۆ سیمینارەکە جا من سەرنجێکەوە بوو بەڵام ڕاستەکەی ئێستا هەر تۆزە پێشە پێشوی بێنە سەر من پەنجە خستە سەری بەڵام سەرنجەکەم بە کورتی ئەوە بوو کە ئەگەر سەری ڕۆژنامەوانی بکەین لە ڕۆژاوایە چینێک لە ڕۆژنامە نووسەکانە بینین پێیانە وترێت ئینڤستیگەیتیڤ جۆرنالیست یان ڕۆژنامە نووسە هەروکو بەڕێسانوتان بنکۆڵکارەکان یان لێکۆڵکارەکان ئەوانن کاچنە بنجوبناوانی بۆ نمونە دۆسیەکەوە هەنێ جار چەند ساڵێک ینی بوو دۆسیەوە خەریکە بن. جا یەکێک لەو کەیسانەی کە من بە تایبەتی ساڵی پار بە دوایە چوومەویژی ئیلیزابێت هۆڵمز بۆەوەی کە کۆمپانیای فێرانۆسی دانابوو بۆ تاقیب بۆ پشکنینی خوێن بەڵام دواتر دەرکەوت کە یعنی قۆڵبڕینێکی زۆر گەورە بۆیش لەلایەن ڕاستیگە لەلایەن ڕۆژنامە نووسێکی بنکۆڵکارەوە دۆزرایەوە. زۆر کەیسی تریشمان هەیە بەڕاستی بەس ئەوەیەکێک لەو کەیسانی کە بەڕاستی زۆر سەرنجڕاکێش بوو کە ڕۆژنامە نووس ئەگەرچەنە زۆر مەترسیشی لەسەر بوو لەبەرەوەیەوان کۆمەڵێک یعنی مەحامی زۆر لێ هاتووشیانەوە بەڵام هەرچۆنێک بێت لە کوردستانە من واسەکەم یەکێک لە کێشەکانەوەیە ئەم ڕۆژنامە نووسە بنکۆڵکارانەمان هەر نییە یان ئەگەر هەمان بۆ کوژراون ئەگەر نا زۆر کەیسە بۆ دژ بە خانمان ئەگەر سەریکەی من چەند کەیسێگەیە لە خیاڵما کە وەختی خۆی و هەواڵ بینیومە هەرچەند ئەگەر هاتوو ئەو ڕۆژنامە نووسش کاواڵەکەی بڵاو کردوێتەوە ینی سمپاتیک بوو بێ بەرامبەر بۆ ڕووداوی کە بەس ئەو تونوتیژی کە بەسەر خانمەیە هاتووە بەڵام ئیتر لە دوای ئەو هەواڵەوە شتەکانە قرتێن ئیتر نازانی چی ڕوئەیە بۆ نمونە هەواڵێک بڵاوکرێتەوە بۆ نمونە دەسەڵات یان پۆلیس بڕیاریاوە کە ئەو بکوژە دەستگیر بکرێت تر دوای ئەوە دیار نییە و بکوژە چی لێ نایەت یان هیچ ڕۆژنامە نووسێکی ژنیە بچێتە بنجوو بناوانی ئەوەی کە دوای ئەوە چی لە یەکێک لەو کەیسانەی لە بیرمەگەر هەڵە بوو کەیسی سێوە بوو ئەوەی کە مێردەکەی سووتانی بە سێ مناڵەوە یعنی ئێستاش زۆر حەزەکەم بزانم ئەو کەیسە بە چۆ گەشت ئایا ئەو پیاوە تاوانەکەی خۆی وەرگریان نا بەڵام لەبەرەوەی ئەو ئیرانەمان نیە و ڕۆژنامە نووسانەمان نییە نازانین بەڵام یەک شتی تر بڵم بە کوردی داوای بنەکەم کاتم زۆر کرد ئەگە سێری ئەوروپا بکەین یان ئەمریکا بکەین لە مناڵی ئەو ژینگێ فراهەمەکەن کە مناڵێک مۆدلی ئەوەی لە خەیاڵا بە ڕۆژنامە نووسێکە بێ ئەرکەکەی چی بێ لە داهاتوە ئەسا بۆ نمونە کارکتەرێکی فەڕەنسی هەیە بۆ مناڵانیش وەزم تنتنیان تانتایە ئەوی کە لەگەڵ سەگەکەی ئاڕوا کۆمەڵێک بنکۆڵکاریەکە لە هەنێ قەزیارچەنە بۆ مناڵانە بەڵام کە مناڵێکی فەڕەنسی گەورە بێ بەرم چیرۆکاکە ئەزانێ بێ ئەرکی ڕۆژنامە نووس چی بێ بۆ ئەگەر ڕۆژنامە نووسی ئەرکی خۆی بە باشی جەبەجەنەکە سەرزەنشتیەکان ئەگەر خۆی بێ بە ڕۆژنامە نووس هەوڵەیە ئەو مۆدیلە تەندروستی ڕۆژنامە نووس پڕکاتەوە زۆر زۆر سپاس. دەست خۆش بێ کاکامە سەرنجی زۆر گرنگە باس کرد لە ڕاستیە من لە ناو سیمینارەکە شاگەر سەرنج دابێ و خاڵانم خستە ڕوو کە میدیای کوردی لە هەموو ئاریشانەیە ئەژی بۆیە نەیتوانیوە میدیایەکی بنکۆڵکار بەرهەم بێنێ. طبعا ناتوانم بەڕەهایی بڵێم کە کاری بنکۆڵکاری بە هیچ جۆرێک نەکراوە لەسەر پرسی توندوتیژی یعنی یەکێک لەو شتانەی کە بەڕاستی ئەتوانم بڵێم شتێکی بەکەڵکە و ئەتوانی سوودی لێوەربگری ماوەکانی پێشوو لە ساڵانی ڕابردووە دەستگای خەندان کتێبێکیان ئامادە کرد بە ناوی ئۆقیانوسێک لە تاوان یەکێکە لەو بابەتە بنکۆڵکاریە ڕۆژنامەوانیانەی کەوا بۆ پرسی زیندانیانی بڵێن خانمانیان کردووە بە تایبەتی ئەوانەی کەەوە ڕەوارەی شێڵتەر و بابەتەکان کرابوون ئەوە یەکێکە لەو با بڵێن کەیسە بنکۆڵکاریانەی کە لەسەر ئەم پرسە ئیشی لەسەر کراوە بەڵام تۆ ئەگەر بتێ بە شێوەیەکی زەق هەستت بەوە کرد بێ لەسەر ئەم کەیسە کاری ڕۆژنامەوانی بنکۆڵکاری کرابێت نەخێر لەبەرەوەی خوب باسم کرد میدیا هەر لە بنەڕەتەوە لەگەڵ ئەم پرسی توندوتیژی دژ بە خانمانەیە پیشەیانە مامەڵەی نەکردووە و لە زۆر وێزگەیە هەڵی زەق و بەرچاوی ئەنجام داوە
و هەر ئەوەش بکەون باسم کرد ئەوەی کە بەلای میدیاکاری کوردەوە گرنگە ئەوەیە کە کەسەکان بکاتە بابەت نەک کەیسەکان بکاتە بابەت وە بەڵگەش بۆ ئەو سەرنجە و جەنابیشت ئاماژەت پێدا ئێمە هیچ جۆرە قەزیەیەکی تونند و تیژی دژ بە ژنان یا دژ بە خانمانمان نەبینیوە ئەنجامەکەی بکرێتە بابەتێک و بەرنمەیەکی لەسەر ساز بکرێ ئەو حاکمە بانگێشتی بەرنمەکە بکرێ ئەو دادوەرە بانگێشت بکرێ ئەو پارێزەرانە بانگێشت بکرێنکەوە چۆن سزای ئەو کەسانە دراوە لەسەر پرسێکی تونند و تیژی بە پێچەوانەوە ئەوەی کە بەلامانەوە گرنگە بەس ئەوەیە گەرمە هەواڵەکە چۆن ئەوە بکەینە هەواڵ لێکی کوژراوە تەواو بۆیکەوە بیکەینە ژەمێکی حازر و ئیسیلاکی و مێشکی خەڵکی پێ بڕکەین تاوەکو تونند و تیژی بەلایەوە ببێتە شتێکی ئاسایی ڕۆژانە. مامۆستا سۆڵماسخان پرسیوێتی دەڵێ ئایا میدیاکانی کوردستان جۆرەکانی تونند و تیژی دەناسن یان پێیان ناسێنراوە پێشەوەی ببن بە میدیاکار؟ وەڵاهی باوەڕ ناکەم شتێکی لەو جۆرە هەبێت چونکە وەکوتم لە کوردستانە یەکەم میدیا نەبووەتە پیشە دووهەم ئەو پێوەرانش کە بۆ میدیاکاری هەموو بوارەکان دیاری کراوە هیچ پێوەرێکمان نییە تۆ ئێستا هەر کەسێک بناسە لە هەر کەناڵەکە لە ڕووداوە نارتی کوردستان 24 چوزام هەموو ناو کەناڵە کوردیانێک ئێستا بەردەستە سوکە واستەیە کە تەبێیان خۆت توانای ئەو لینکە بدۆزیتەوە ڕێک دامەزرەی تۆ بیتە میدیاکار و مایکێکە درێتە دەست و بۆ خۆ دەچی ڕووماڵی جۆرەها پرسی جۆرا و جۆرەکەی بەبێەوەیکەوە هیچ پاشخان و هیچ باگراوندێکی پیشەیی کارکردنت لە بواری میدیای هەبێ بۆیە باوەڕ ناکەم میدیاکاری کوردی ئاشنایەتیان بە شێوازەکانی تونند و تیژی و جۆرەکانی تونند و تیژی و پێناسەکان و بابەتانە هەبێ بە تایبەتی ئەوانێک کە لەو بوارەیە کارەکە. بەڵا دەست خۆش سۆڵماسخان بزانم پرسیاری هەبوو. زۆر سپاس سڵاو ڕێز بۆ ڕێخەرانی ئەم ژوورەوە بەڕێز کاک هەردەوان کە تەشریفی هاودوت ئێرە دیارە من لە نیوەی قسەکانیەوە هاتم بەڵام باسەکەم زۆر بەلاوە گرنگ بوو. سپاس ماریەگیان کە ئاگادارت کردمەوە چاوەکەم ئەو پرسیاری کە کردم کە ئایا چەندێک دیارە وەڵامەکەیم وەرگرت چنەوە شتێکە کە ڕاستیکەی تەنانەت منم پرسیارم لە ئەو کەسانی کە کارەکەن لەسەر مەسەلەی تونند و تیژی ئەو پرسیارم کردوکە خۆیان چنێک ئاشنان بە شێوەکانی تونند و تیژی یەکێک لەو شێوانەی تریش کە تونند و تیژی کە باستان کرد ئەو تونند و تیژی کە لەناو مێدیا هەیە شتێک کە من زۆر بەرچاوم کەوتووە زۆر جار مثلەن تیتری ڕۆژنامەکان یا ئەو کە هێمسی ئەو سایتانە بەم شێوە دێت ئەوە نیە کچێک کوژرا کچێک دەستدرێژی کرایە سەری ژنێک سووتێنرا جامانە ئەومانە دەیان تایتڵی لەو جۆرە ڕۆژانە ئەیبینین لەسەر سایتەکان ئەم شێوە دەربڕینە چونکە بەڕای من هۆشیاریەکی نییە لە پشتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە یەکسەر ئەو کەسەی کە ئەی خوێنێتەوە هۆش و خەیاڵ و بیری ئەچێ بۆ لای قوربانیەکە و بیری لەوە کاتۆ قوربانیەکە ئەو بۆچی کوژرا بۆچی سووتێنرا بەجێ ئەوە بیر لەوە بکرێتەوە کە چۆن ئەو کەسەی کە بکوژەکەیە بۆ نمونە ئەو کەسەی کە تونند و تیژیەکەی نواندووە ئەوە زەق بکرێتەوە یعنی ئەو نیە مەسەلەن باسی واکرێ ئەڵێ ئەنووسرێن کچێک دەستدرێژی کرایە سەری هەموو خوێنەر یەکسەر ئەچێتە خەیاڵیان نەچێتە لاوەیە کە بۆچی ئەو کچە دەستدرێژی کراوەتە سەری کەواتە هەرو جۆرەی کە ئێوە ئاماژەت هەن پێدا بەڕاستی زۆر گرنگە من پێم وایە ئەمە یەکێکە لەوانەی کە گرنگە باسی بکرێت کە ئەو کەسانی کە کارەکەن لە مێدیا خۆیان هۆشیاریان هەبێت لەسەر جۆرەکانی تونند و تیژی باوەڕتان هەبێ من لەم کلاب هاوسە گوێبیستی ببورن واڵێن بەناو مێدیاکار چون من ئێحساسەکەم ئەگەر کەسێک مێدیاکار بێت ئەبێ مافەکانی مرۆڤ پێشێل نەکات هاتووە باسی ئەوە کات کە تاک هەیە تاوانباری کات بۆی کاڵێ ئەم کەسە لەش فرۆشە چونسان ناتوانێت کەسێک هەروان تاوانباری بکات ئەتوانێت بڵێ شکێک هەیە مثلا ئەم کەسە کوژێکە یا ئەم کەسە ئەو کارەی کردووە بەڵام بۆی نییە قەزاوت کە هەرو جۆرەی کە خۆتان وتان من بەڕاستی سپاس دەکەم کە تەشریفت هاوردوو بۆێرەوە و قسانتان کردو و باسی ئەو مۆزوعتان کرد و هیوادارمە ببێتە کارێکی بەردەوام بکرێت کە هۆشیاری وەربگرن زانیاری وەربگرن لەسەر شێوەکانی تونند و تیژی و هەوڵ بدەن پارالل لەگەڵ هەموو شتانی کە بڵاوە بێتەوە لە ناو مێدیاکان لە هەموو دنیا کار بکرێت بۆی کە کاریگەری زۆر خراپدانن لەسەر تاکەکان دەستان خۆش بێت و زۆر سپاس بۆ کاتێک کە بەمتاندا سپاس ماریەکە خۆشی بۆ بەڕێزت سۆڵماسخان بەڕاستی ئێمە شەر ئامانج لە سمینارەکە هەر ئەو سەرنجانە بوو کە جەنابەت باس کرد من لە
پێشەکی سمینارەکە قسەم لەسەر ئەو ینی بە دروستی جەختم لەسەر ئەو خاڵە کرد کە میدیای ئێمە ئەوەندەی کە پرسی توندوتیژی گرنگە بکرێتە کەیس و بابەت قسەی لەسەر بکرێ ئەوان واز لەو کەیسەیەن و قسە لەسەر کەسەکانەکەن دەسەکانت خۆش بێ بە فعلی ئەم جۆرە ئاگایانەمان زۆر زۆر پێویستە و زۆر سپاس. بژیندا دەسۆڵماس کاک پۆڵاش وە بزانم پرسیاری هەبوو اینجا ئەگەر بیان بیخوێن ویان بۆ خۆت بیکە هێنامیتە سەرەوە. زۆر سپاس شەوتان باش وەڵا من نووسیم نازانم جەناب دوا بزانم ئاگداری بوو لێی تێنەبێش ئاگداری بوو ویستم بپرسم بەس خۆت هاتە سەرەوە. فەرموو نانە ئەگەر خۆت بپرسە ئاساییە مادەم خۆت فەرموو لەسەری خۆت بیخوێنەرەوە بووی فەرموو لە پرسیارەکە گەیوی یا خۆم بۆی خوێنمەوە باڵە خاتون تێگەیشتوم پرسیارەکەی ئەوە بوو فەرموو نووسیەتی کاک پۆڵا پرسیارەکە بکە مادەم کە خۆت بزە ئۆنلاین پرسیارەکە بکە ئەخر من نووسیم ئەگەر تێنەگەیوە با خۆم بۆی خوێنمەوە ئەگەر تێگەیوی بۆی خوێنەرەوە فەرموو. پرسیارەکەی ئەو بوو مامۆستا ئەڵێ ئایا ئێستا خەڵک سەیری میدیا ئەکات یان میدیا سەیری خەڵکەکات؟ خەڵک سەیری میدیاکەیان میدیاوە ئەتوانم بڵێم هەردووکێتی ینی ئێستا لە سەردەمی بەتایبەتی سۆشیال میدیایە با بڵێن ئێمە خۆمان هینێکمانێ پرۆسی میدیامانێ پرۆسی میدیا بریتە لەوەی کەەوە دامەزراوەیەکی ڕاگەیاندن هەڵەسێ بە دروستکردن یاخود ئامادەکردنی پەیامێک و ئاراستەی خەڵکیەکە یعنی کەواتە لە پرۆسی میدیای تەقلیدیە خەڵک وەرگرە دەستگا ڕاگەیاندنەکان پەیام ئاراستەی خەڵکەکەن بە ئامانجی دروستکردنی کاریگەری لەسەریان بەڵام لە سەردەمی سۆشیال میدیایە ئەم پرۆسێسە بووە پرسێکی دوولایەنە یعنی ئێستا من کە خۆم دێمە ناو فەیسبوکەوە پۆستەکەم ئەمە من لێرە ڕۆڵی ئەوەم بینیکەوە خەڵک سەیری میدیاکەی من بکە بەڵام لە بەرامبەری شاخەڵک کۆمنتم بۆ نووسێ لەو کاتەیە منیش مەجبورم من سەیری کۆمنت و سەرنجی خەڵکم یعنی ئەتوانم بڵم پرسێکی دوولایەنەیە لە ناو سۆشیال میدیا هەم خەڵک سەیری میدیاکان میدیا سەیری خەڵکەکە. ئەی ئوستاد بۆ نمونە تەلەڤیزۆن خۆ تەلەڤیزۆن کۆمنتی تیانی یا ڕادیۆ ئەوە چۆن ئێستا ئەوانیش بەستراونەتەوە بە سۆشیال میدیاوە ئەگەر سەرنجت داویسە زۆربەی زۆری تەلەڤیزیۆنەکان و رادیۆکان هەموو پیجی سۆشیال میدیا و لایڤیان هەیە بۆی کەوە لە کۆنتاکت و پەیوەندی بن لەگەڵ خەڵکە. بژێت مامۆستا پرسیارێکی تر ئەویشان هەری کاک هەڵۆیە دەڵێ هەوڵدانی میدیا بۆ شۆردنەوەی مێشکی تاک و دوورخستنەوەی لە ناخ و خودی بابەتەکە و پیرۆزکردنی و ڕووکەشیەکەی هۆکارەکەی چێ ینی ئامان جیان چێت لەوەی کە بۆ شێوازە تاک لە خودی بابەتەکە دوور دەخەنەوە. وەڵی ئامانج زۆرە ماریاجان تهدید نازانم ئامانجەکە چییە چونکە لەبەرەوەی ئەمە ئەبێتە شتێکەوە بڵێن وەکو فاڵگرتنەوەوانەی لێ من بزانم بۆچی واکە من باسی واقعەکەم کرد کە ئێستا میدیای کوردی خەریکی ئەو شتەیە کە ئەو پرسیارەی کردو ئەو کاکەڵۆ بووە بزانم ئەو پرسیارەکەی کردو ئێستا میدیای کوردی خەریکی ئاوەیە چکە بۆ ئەو هەموو نمونەیەم باس کرد لەوە لە پرسی توندوتیژە خۆتو ئەگەر بگەڕێتەوە بۆ پرسەکانی تریش لەوانی تریش هەر ڕەنگە بە هەمان شێواز بێ بەس ئێمام شەو فۆکەسمان لەسەر پرسی توندوتیژی دش بەژنان بوو یعنی تۆ مێشک شۆردنەوەی خەڵک چیە تۆ خەڵک مەشغوڵکەی بە بابەتێکەوە و کەیسە ئەسلەکە نەکەیتە بابەت و خەڵک مەشغوڵکەی بەشتی لاوەکیەوە ئەوە مێشک شۆردنەوەی خەڵکە وەکو ئەو بۆچوونەی کە باسم کرد ینی تۆ ڕەنگە نەوتانی بێ مەسە میدیای کوردی نەیتوانی بێ شێوازی بیرکردنەوەی خەڵک بگۆڕێ بەڵام توانی وێتی لەوەیە زۆر زۆریش سەرکەوتوو بووە وای لە خەڵک کردووە کەوا خەڵک بە چیەوە مەشغوڵ بێ یان بیر لە چی بکاتەوە ئێستا تۆ تەماشا بکە هەر ئەوانەی زەحمەتە میدیاکان بابەتێک بخەنن بازاڕەوە لە سۆشیال میدیا ئیتر خەڵک هەر هەمووی پێوەی مەشغوڵە بێ ماعەدا ڕێژەیەکی زۆر کەم نەبێتەوە پەنجەی دەسە ژمێرێن و هیچ کاریگەریەکیان نییە نەشنە ژێر بابەتی ئەو قەرەباڵخیە و ئەو شتانەیە خرێتەوە بۆیە ئەمە بە زۆر ئامانج ئەکرێت لە زۆربەی زۆری مەسەن وڵاتە دیکتاتۆری و شۆڤێنیەکانە بە ئامانجی دروستکردنی نائاگایی لای خەڵک ئەم شتە ئەکرێ بۆی کەوە خەڵک نەزان و بێ ئاگا بێ لە هەموو ئەو ستەم و نادادیەی کەوا لە وڵاتێ لە وڵاتە با بڵێن ئایدۆلۆژیەکانە بۆ ئەوە ئەکرێ بۆی کەوە دەنگی ناڕازی دروست نەبێت لە وڵاتە
چوزانم هەر وڵاتی و بە شوێن لە وڵاتە دیموکراسیەکانە زیاتر ئامانجی بازرگانی و شتی لە پشتەوەیە لە وڵاتە سەرمایه‌دارەکانە زیاتر تارگێتیانەوەی ڕێژەیەکی ینی بە جۆرەها مەبەستی جیاواز ئەم مێشک شۆردنەوەی ئەکرێت تر بە پێی سروشتی ئەو شوێنەی کە ئەم کاری با بڵێن مێشک شۆردنەوەیەکەن. بەڵام مامۆستا پرسیارێکی تر دەڵێ ئایا بوون بە میدیاکار پرۆسەیەکی ڕۆبۆتیە واتە لەسەرەوە قەراری لێ ئەدرێ و لە خوارەوە ئاک دەکرێت لەلایەن میدیاکارەکانەوە ئەوە پرسیاری خۆت یا پرسیاری خەڵک؟ نا هەر پرسیارەکانی کومنتەکان دەخنمەوە. باش میدیا پیشەیە یعنی چۆن وەکو حەلاقی و کەبابچی و چوزانم وەکو پارێزەری و وەکو دکتۆری و ئەم پیشەیەکە باشە هەر کەسێک بێ فێری ئەم پیشەیە بێ بنەماکانی ئەم پیشەیە بزانێ بێ با بڵێن یاساکانی ئەم پیشەیە بزانێ بێ ئەخلاقیاتی ئەم پیشەیە بزانێ وە لەگەڵەوەیشە ئەگەر لە هەرێمی کوردستان بێت سوکە واستەیەکێ بێتا لە دەستگایکی ڕاگەیاندنا دەست پێ بکە ئەگەرەوەشی دەست نەکەوێت بۆ خۆی توانێت سربەخۆ لە ناو فەیسبووکە ئەکاونتێ دانیان نتوانێت لە ناو یوتوب ببێتە یوتوبەر یان هەموو جۆرانی کە ئێستا خەڵک پێوێ بە میدیاکار. باشە مامۆستا ئەویان پرسیاری خۆمە مامۆستا ئەمە دەڵێن بە چەندین شێواز باسی ئەومان کرد کە میدیا بە شێوازێکی خراپ بۆ نمونە بابەتی تون و تیژی دژ بە ئافرەتان دەگەێنێ باشە ئێمە دەڵێن نەگەێنرێت یعنی ئەو هەواڵانە نەگەێنرێ یان ئەگەر دەڵێن بگەێنرێ چۆن بگەێنرێ شێوازی گیانەکەی دەبێت چۆن بێت لە ئەسڵدا بە شێوازێکی ئەخلاقیانە. ئێوە ماری بندی سعات لەسەر ئەو بابەت شێوازی گیانەکە واشاکە با سادەتر باسی کەم بۆی کە بڵێن زمانێک بێت کە بە ئاسانی بتوانین لێ تێبگەین ئەوەیە کە تۆ با بڵێن ئەو شتە نەکەی کە ئێستا میدیای کوردیەیەکە باشە تۆ ڕێتمێکی تایبەت بە خۆتت هەبێ مەسەلەن بۆ نمونە ئاسایی نەبێت لەلات ڤیددیۆشی تونند و تیژی پۆستکەی لە فەیسبووکە یان لە ستۆریادای بنیان بڕۆی لایڤێکی تونند و تیژی بۆ خەڵک بگوێزیتەوە ئەی لە بری ئەمە چی بکەیت لە بری ئەوە وەرە بابەتێکی پەروەردەی لەسەر ئەم بابەتە باسکە مەسەلەن بۆ نمونە یان ئەگەر هەر هیچ پێ ناکرێ هیچ نە کۆمنتی لەسەر بکە نە بەشداری بکە نە شێریش بکە ئەمە بۆ خۆی گەورەترین خزمەتە بەوەی کەوا تۆ چۆن لەم پرسیاریش بکەی یعنی تۆ بێ کێشت هەبێ لەگەڵ هەموو شێوازەکانی تونند و تیژە نابێت تۆ حاضر بی ئەگەر هاوڕێیەکت ڤیددیۆیەکی تونند و تیژی بۆ نردی تۆ لایشی بکە یان سەیریکە یەکسەر لە بەرامبەریا نامەیەکی بۆ بنێرە بڵێ تکایە جارێکی تر ڤیددیۆی تونند و تیژی بۆ من منێرە چونکە ئەمە سەلیقەی تێگەیشتنی من تێکەدا سەلیقەی ئاگایی من تێکەدا هیوادارم توی ژوابیت ئابم شێوازانە ئەگەر هەرێکێک لە ئێمە لەجێی خۆیەوە بم پرۆسەیە هەڵسێ ئەوە ئامانجەکەیەکە ئێمە توانین لە ڕێگەیەوە لە ناو میدیا بەشداریشی کارامانە بێ بۆ کەمکردنەوەی پرسی تونند و تیژی دژ بە ژنان. زۆر سپاس مامۆستا هەردەوان ئەگەر ئەمە دەبووان ئەگەر هیچ پرسیارێکی تریانەوە منیش هیچ پرسیارێک لەلا نەماوە و کۆتایی بەڕوومەکە دەهێنم ئەو بزانم هیچ پرسیارێکی تیژ نەماوە. من دووبارە زۆر سوپاستا دەکەم دەستخۆشی بۆ ڕێخەرانی ئەم سمینارەوە دووبارە زۆر سوپاسی ئامادەبووان کە کاتی خۆیان بەخشی بە من ئیتر من هیچی ترم نەماوە نازانم مەگەرەوە و زۆر سپاس مامۆستا هەردەوان ئەزیەت کێشا و بۆ بەیانیش کاتژمێرنەوە ڕوومێکی دیکەمان دەبێ بەڵام لە بەرنامەی زووم ئەویان هۆزان مەحموود دێت سیمینارەکە پێشکەش دەکا ئەگەر حەستان کرد دەتوانن لەوێندەریش لەگەڵمان بەشدار بن و بۆ ئەوەی ئاگداری ڕووم و سیمینارەکانی دیکەی ناوەندی ڕۆشنبیری هزر بن دەتوانن جوینی کڵەب هاوسەکەمان بکەن. زۆر زۆر سپاس. دەستان خۆش بێ ئەڵا بابەتێکی کێژەیە گرنگە ئەوەی کە بابەتی شێرپەنجە بۆچی ئەوەندە ڕێژەکەی زۆر بووە کاویش هۆکارەکەی ڕەنگە خواردن و موادی حافیزە و زۆر ئەوە بێت ئەوەش هەستەکەم پرسێکی گەرنگە لەبەرەوەی کاکوڵە ئەو زنجیرە سیمیناری من دەربارەی تونند و تیژیە و شێوازەکانی تر لە هەر جارە لە ڕوویەکەوە باسی دەکەم بۆیە ئیشەڵە لە داهاتوودا بابەتمان لەسەر ئەوەش دەبێت. تر من هیچم نەماوە بۆ ئەمڕۆ زۆر سپاسان دەکەم و شەوێکی شاد
بۆ هەمووتان. زۆر سپاس بۆ ئێوە و شەوێکی شاد بۆ هەموو لایەک.